نێو ستۆدیۆ میوانداری بەڕێز هەڤاڵ حاجی شیروان شارەزای بازاڕی خانوبەرم کردووە. کاکە هەڤاڵ زۆر بەخێربی. زۆر سپاس بەڕێزی. زۆر سپاس. سەرەتا بابەسێکی هەرێمی کوردستان بکەین. هەرێمی کوردستان تا چەند کەوتوتە ژێر کاریگەریەکانی کەرتی خانوبەرە هەڵبەتاڵم کەوتوتە ژێر کاریگەریەکانی ئەم جەنگە؟ وڵی ئوستاد لە ڕاستیە جەنگ کاریگەری لەسەر هەموو کەرتەکان هەیە. کەرتی خانوبەرش لەبەرەوەی کە کەرتێکی زۆر ناسکە، زۆر حساسە، ئەنی کاریگەری جەنگ لەسەر بازاڕی هەرێمی کوردستان ڕەنگە زیاتر بێ بە حکمیەوەی کە نزیکین لە وڵاتی ئێرانەوە تا ڕادەیە کە توانین بۆ بڵێن ینی جۆرێک لە جۆرەکان مامەڵەی ڕاگردووە لە نزیک بۆ تۆ لە ڕاوەستان ینی ئەمیش هۆکاری دیار هۆکارەکانی تر جەنگە و واتە ئێستا ئەوەی هەیە بازاڕەکان وەستاون کڕین و فرۆشتن کامیان زیاترن کامیان زیاتر کاریگەری کەوتوتە سەری؟ ئوستاد ئەنی بەڕاستی کڕین و فرۆشتن لە ئێستادا لەم قۆناغا ئەتوانین بڵێن کڕین و فرۆشتنی ئەین تا ڕادەیەکی زۆر سز بووە ینی بێکجایی نەوەستاوە کەسێک کە بیۆ شتێک بفرۆشێ بەڕاستی ئەبێت بە نرخی کەمتر لە جاری پێشوو کە ئەرزی کردو بم مانگێک پێش سەمانگونی پێش ئەرزی کردو ئێستا بێ بە شتێک لە کەمتر ئەرزی کاتەوە بۆ ئەوەی کە ینی مشتەرەکە سرنجی مشتەرەکان ڕابکێشە بۆی بیگرن ئەو کەسانەشی کە ئەمڕۆ زیاتر کڕین و فرۆشتن ئەنجامەدەن زیاتر لە بازاڕ ینی دوو جۆرە کەسن جۆرێکیان مقاولەکە پێویستیان بەپارەیە جۆرێکشیان کەسانێکن کە بەڕاستی مەترسی لە ترسی جەنگ مڵکە فرۆشن ینی کەسانەکەن ینی زیاد لە چەند مڵکێکیە بۆ مڵکێک دوان ئەفرۆشەڵە با پارەکەی لە بەردەستما بێت ئەو کەسانەشی کە مڵکەکڕن یا زۆر زەرورن یا کەسانی مامەڵەچین لە بازاڕە. بەڵێ دۆخەکە ئێستا وەکو شارەزایەکی خانوبەرە بۆ کڕین زۆر لەبارەیە یا بۆ فرۆشتن؟ وەڵای جا ئەلەم کاتانە کە هەر جۆرە قسەیەکەی ئەو کەسێک کە بەتەمایە کڕینە یا فرۆشتنە بە شێوازێکی هەڵەڵی کێراتەوە ینی حورمەتەن ینی بە حکمیەوەی کە پێشووتر جۆرێک لە جۆرەکان خەڵکە و ئیشانەیەمە وا باوە لە ناو خەڵکە بازاڕی خانوبەرە کە لەم بازارەکە بۆ نەفرت و فێڵیتی ئابێ یان چاوبەستیتی ئابێ وەڵی ئەگەر ئینسان بە ویژدانەوە بە ئینسافەوە قسە بکات ئەگەر مەسەلەن پارەیەکی لە بەردەسە لیزیا ئەمڕۆ مەڵ بکڕێت لە هەموو کاتێککە باشترە ئەمجا پندێکەیە خۆی ئەڵێ سەرمایهداری ئازا سەرمایهداری چاونەترسە و کاتەیە کە لە کاتی جەنگە لە کاتی قەیران لە کاتی قەیرانە سوود لە دەرفەتەکان نەبینێ ئەگەر تۆ ئەمڕۆ سوود لەم دەرفەتان نەبینی دڵنیا بە دوو مانیکە ئەم دەرفەتان دەستە خۆچکە جەنگ تا هەتای بەردەوام نابێت جەنگ شتێکی کاتی لە شوێنەکارە بێ کۆتایی پێبێت چکە ئەمە بتەوێت نەتەوێت ئەم جەنگە تەنها ناوچەکەی ئێمەی نەگرێت ئەین کاریگەری لەسەر ئەو سەری دنیا هەیە زۆر باشە. لە نێو کەرتی خانوبەرە بازاڕی شوقە بازاڕی ڤێلا بازاڕی خانووی نێوگەڕەکەکان لەگەڵ ئەرزە کام لەمانە زۆر کەوتونەتە ژێر کاریگەریەوە؟ کاکشیان توانی بڵیت کام لەو چوار جۆرە کامیان زۆر خستنە ڕووی لە بازاڕە هەیە باش ئەوەی کە زۆر خستنە ڕووی لە بازاڕە هەبێ بە دڵنیای و ڕێژەکەی زیاتر دابەس ینی چکە بۆ ئەرز و خانوو لە چاو شوقە ئەمڕۆ ینی بەڕاستی زیاتر لە بازاڕە شوقە زیاتر لە بازاڕ لە چاو ئەرز و خانوو ئەرز و خانووش بەشی خۆی لە بازاڕە هەیە بەڵام ئەوەی بە حکمی و هەموو خستنە ڕووی و کۆمپانیایانە زۆرە زیاتر شوقەیەک بۆ منەکە ئەگەر شوقە خستنە ڕووی زیاتر بێت بێگومان لەم بارودۆخی ئەمڕۆوە ڕەنگە قورسترین شت فرۆشتنی شوقە بێت بە حکمەوەی خانوو ئەرزە لە چاو شوقە زۆر کەمترە بۆ منەگەر ئێسێمە وەکو کۆمپانیای خۆمانەکو عقاراتی خۆمان نەگەر 100 ئەرزمان لا بێت لەم 100 ئەرزە ڕەنگە 50 بۆ 55 تا 60 شوقە بێت بۆیە کە هەر شتێکیش زۆر بوو قوربانەکەی زیاترە. حتمما وایە. سەبارەت بە عێراق پێ وایە ئەمە هەرێمی کوردستان بوو عێراقیش هاوشێوی هەرێمی کوردستان کەوتۆتە ژێرم کاریگەریەوە؟ بەڵێ بە دڵنیایی و عێراق کاریگەریەکانی عێراق گەورەترە لە چاو هەرێمی کوردستانە چکە شت هەتا گەورەتر بێ زەرڕەکەی زیاترە بتەوێنێتەوە عێراق پایتەختە ئەوان دەوڵەتن لە چاو ئێمە زیاتریش کەوتوتە ژێرە و کاریگەریەوە و مەسەلەن بۆ منە داهاتی تاک لای ئەوان چ داهات چ سەرف لای ئەوان زۆر بەرزتر لە چاو ئێمە بە دڵنیای و کاریگەریەکان لای ئەوانە بێ گەورەتر بێت وەکو چۆن لە وڵاتانی ناوچەکە بۆ منە گەرێمە بۆ منە ڕێژەی کوردستان وەربگرین لەگەڵ ڕێژەی وڵاتانی ناوچەکە کە بە هەمان شێوانش تووشی جۆرێک لە جۆرەکان لە هێرش بوونەوە ئەگە ببینیت ڕێژەی دابەزین یا ئەو ڕێژەی کە ئێستا شکانی نرخەیە لە بە وڵاتێک بەراورد بە هەرێمی کوردستان زۆر باشتر لە چاو وڵاتانی تر
بە دڵنیای هەرێمی کوردستان لە چاوی عێراقا زۆر باشترە چکە بە حکمی ئەو بارودۆخی سیاسی ئەوان لای خۆمان تا ڕادەیەک جۆرێک لە جۆرەکان استقرار زیاترە ئەمان زیاترە بە دڵنیایەوە کاریگەری لایوان زیاترە. زۆر باشە. سەبارەت بە با بڵێن وەبەرهێنانی بیانی یاخود خەڵک لە دەرەوەی هەرێمی کوردستان چ کورد بێ لە ئەوروپا دانیشت بێ یاخود خەڵکێکی بیانی بێ پێشتر ئەگەر خواستێک هەبوو بێ لەسەر مڵک لە هەرێمی کوردستان پێتان وایە ئێستا ئەو خواستە بەهۆی ئەم جەنگەوە کەم بۆتەوە؟ بێگومان وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەم جەنگەوە ئێستا زۆر لاوازە، ینی هەر خۆی سروشی وەبەرهێنان وایە، سروشی خەڵکی بیانی وایە، ینی لە هەر شوێنەکانە ئارامی هەبێ جەنگ هەبێ لەو شوێنە کۆچەکە، ینی بەڵام سپاس بخوا تا ئەم دقەیە بە حکومێ لە بازار عێقاتن گوێمان لەوە نەبوو کۆمپانیایەکی بیانی لە هەرێمی کوردستانە بکشێتەوە لە کەرتی خانوبەرە هەرچەند لە شارەکەیمە زۆر کەمترە بە بەراورد بە شاری هەولێرانە بە حکومێمە بە حکمی تێکەڵایەتیوانە ئەگەر ئاگداری بارودۆخی بازاڕی هەولێریشین تا ڕادەیەکی زۆر هیچ کۆمپانیایەک کشانەوە ڕووینداوە لە هەرێمی کوردستانە. بابەتێکی دیکە هەیە پێشتر ئەمانبینی کە بە تایبەت بۆ وڵاتانی کەندا و بەشێک لە وڵاتان خەڵکی لای خۆمان پارەیەکی زیاد وایە چوو لەوێ خان و مڵک و با بڵێن لە عقاراتە پارەکەی بەگڕ خست. ئێستا پێچان وایە پاش ئەم جەنگە بە تایبەت بەرەوکی کەنداوی گرتووە ئەم خواستە هەر هەیە هەر ئەچنە دەرەوە مڵک بکڕن؟ وڵای ئێستا نەک خەڵک ناچێتە دەرەوە ئەو لاش سێر نەبێت ڕەنگە ڕۆژێک خەڵکی کەنداو بێت لای ئێمە ئاوارە بێت، ینی ئەم جەنگە بەردەوامی هەبێت ڕاستە لای ئێمە جۆرێک لە جۆرەکان تووشی ئەوە بینە هەفتانە ڕۆژانە گوێمان لە جۆرەکەی، بەڵام ڕێژەی ئەمان سپاس بەخوا لای ئێمە زۆر بەرزترە بە حکمی وڵاتە عەرەبیەکان ڕەنگە بە دڵنیایەوە خەڵکی کورد لە ئێسارە پارە ناباتە بە تایبەت دووبەی چکە ڕێژەیەکی زۆر ئێستا نرخ شکاوە لە دووبەیە بەراورد بە کوردستان چکە لای ئەوان بۆرسە هەیە لای ئەوان داتا هەیە ژمارە هەیە کۆمپانیا نرخی مترەکان دیاریکراوە لای ئەوان سیستەمێکی زۆر جوانی ئەلکترۆنیە بە حکمەوەی کە زۆرترین خەڵکی بیانی سەردانی وڵاتەکەی ئەوانەکە لای ئەوان نرخان زۆر ئاسانتر دیارە لە چاوی هەرێمی کوردستان و عێراقا ئێستا یعنی ئەتوانی بڵێ زیاد لە 100 نرخ لە وڵاتانە شکاوە بە تایبەت لە زۆر باشە. دوایین پرسیارم سەبارەت بە دوای ئەم جەنگە گەر لە شوێنێکا کۆتایی بێت کەرتی خانوبەری هەرێمی کوردستان چەندێ ماوەی پێویستە بۆی بچێتەوە دۆخی پێشجەنگ؟ وڵای دۆخی خانوبەرە لە هەرێمی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان نشکاوە سست بووە، ینی هەرێمی کوردستان بەڕاستی تەنها پێویستی ینی بۆی بازار هەرێمی کوردستان بگەڕێتەوە دۆخی جاران تەنها پێویستی بە 3-4 مەعاشە استقراری سیاسیە ئۆتۆماتیک چکە لای ئێمە سپاس بخوا لە چاو وڵاتانی تر شوێنەکانی تر تا ڕادەیەک زۆر باشترە تەوەقع ئەەکەم لە ماوەی 3-4 مانگی ئایندا بەس جۆرێک لە جۆرەکان مەعاش بەردەوام بێ بەڕاستی چکە کاریگەری ینی مەعاش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بازاڕەکە هەیە لە ماوەی 3-4 مانگێک کە جەنگ کۆکەتایی پێ بێ و خەڵکی هەرێمی کوردستان مەعاش و شتیان لە کاتی خۆیان وەربگرن ئینشەڵا ئەم بارودۆخە تێپەڕێ و خەڵکی زەرمەند نابێ پشت بەخوای گەورە. بەڕێز هەواڵ حاجی شیروان شارەزای بازاڕی خانوبەرە زۆر سوپاس ماندوومان کردی. زۆر سوپاس بۆ ئێوە بەڕێزی.